بیسەرانی هێژە ئەم کاتتان باش بە یارمەتی هاوکارانم لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل گەشتی هەواڵەکانتان پێشکەش دەکەم. محەممەد ئۆجەلان برای ڕێبەری گەلی کورد و مەزلوم دینچی پارێزەری، هەروەها عەلی کونار برای عومەر خێری کونار و پۆڵات یێلدرم برای حامڵی یێلدرم و مەلی حەچەتین خوشکی وەیسی ئاکتاش بۆ چاوپێککەوتن داواکاریان پێشکەش کرد. خانەوادەکان لە ڕێگای داواکاری کۆماری بورسا داواکاریان پێشکەش کرد تا سەردانی بەڕێوەبەراتی زیندانی ئێمراڵی بکەن. سەرەڕای ئەوەی بۆ دیداری هەفتەی دووجار داواکاری پێشکەش دەکرێت، بەڵام پەیوەندی ڕێبەر ئۆجەلان لەگەڵ جیهانی دەرەوەدا بە تەواوی پیچراوە ماوەی 41 مانگە وەڵامی داواکاری پارێزەران و خانەوادەکەی بۆ ئەنجامدانی دیدار ڕەدەگرێتەوە. دوای چەند مانگێک بە پارێزەران دەڵێن سزای دیسیپلینی بەسەردا سەپێنراوە. چلەمین ساڵیادی جەژنی ژیانەوەی کورد و 15 ئاب لە هەرێمەکانی پاراستنی میدیا بە مەراسمێک پیرۆزکرا. عەگید ڕەشید یەکێک لە فەرماندەکانی گەریلا باسی لە گرنگی ئەو هەنگاوە مێژوویە کرد و هەروەها لە کەسایەتی فەرماندەی ئەفسانەی گەلی کووردا هەواڵ عەگید مەعسووم کۆرکماز و هەموو شەهیدانی ئازادی کوردستانی بەبیرهێنایەوە و هەنگاوی 15 ئابی لە ڕێبەری گەلی کورد و گەریلاکانی ئازادی و گەلی کورد پیرۆز کرد. ام چلمین سالوگرا بنگاوا 15 تباغه ریبر آپو گل ولاد پاریس و تبای حوالا پیروز کن. شخص فرماندار مزن رهوال عگید ده تبایی شهید کردستان جاردن بیرتنن بجنا خبر واتاوینن سوزا سرکفتن و تکوشین بلدگرین. بنگاوا 15 تباغه یا 40 سال بره لدهه و شمزینان به پیشنگتی حوالا عگید ده هاتی دست بکرن لهر کسی نشان دا کو ریباز سرکفتن گریلاتیه. بنگاوا 15 تباغه راه 15 تباغه راه طولدانه اما گریلا آزادی کردستانه تجاری طولا شهیدان اما عرضه نهلن. بنگاوا 15 تباغه راه طولدانه راه طولدانا درسم آگری قوشگیری و گریه زیلانه راه طولدانا شکاک حلبچه شنگال و برزانه راه طولدانا هزار سالانه راه طولدانا باو کلانه بلا چی کس جهوی نکه ام دفش آخا خبرنادن ام زروکی و آخینه ام آخا میا هر بغوستکی و آخه ام حاضرن بو هر بغوستکی و آخه جانی خواه فدا بکن او کسو ریخستنه کو پیش روش آخواه داگیرکریا ترک دبینه پشت خدانه داگیرکریا ترک و ایرو سر خوینا به هزار گنجا هزار جوان کرد خود دن جیان کرن اما جوانش حساب بپرسن بلا نکمن اف خون و خیالاده اما ای خانه تا لگل و نهلن بنگا و 15 تباغه ایرو لحوایی تیاین کردستانه لباکور ولاد و باشور ولاد روجاوا و روشلات ولاد به پیشنگتی عقید اندمه به خورتهایی بردامد که لانقره پیشنگتی حوال روشات و حوال اردال لگیر حکاری پیشنگتی حوال باران حوال روزا و حوال حکیم تپه آمدیه پیشنگتی حوال حلمت درلوگ حوال ولات و حوال حسین پیشنگتی حوال سرخابون و حوال رزگار به پیشنگتی تباهی شهیدین کردستانی به خورتهایی بردامد که او بر به سرکفتنی بچه ام سوز ددن ریبر آپو شهیدین کردستانی و گل کرد و گریلای آزادی کردستانی آزادی ریبر آپو و کردستان دست بخه سروی اساسی ام تبایی حوالا را سرکفتن دخوازن دبیجم بیجی ریبر آپو بیجی گریلای کردستانی بیجی سرو آپو بیجی سرو آپو بیجی سرو آپو دانیشتوانی کەمپی پەنابەرانی شەهید ڕۆستەم جوودی مەخموور لە ناوەندی چاند و هونەری مەخموور بە بەشداری ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان و چالاکوانانی مانگرتنی ئازادی بۆ ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان چێژنی ژیانەوەیان بە جۆش و خرۆشەوە بە ئاهەنگی ڕان پیرۆز کرد. عەلی بەلهی هاوسەرۆکی دیوانی ئەنجومەنی گەلی دیموکراتیکی مەخموور دەڵێت دوژمنانی گەلی کوردستان دەیانەوێت ئێمە کوردان
بکوژن و بە خاکمان بسپێرن. کوردبوونی نەماوە، شتێک بە ناوی کوردایەتی لەلایەن دوژمنانەوە بوونی نییە، بەڵام بە بیر و باوەڕ و بە فکر و فەلسەفەی ڕێبەراپۆ بە دامەزراندنی پەکەکە و هەنگاوی 15 ئاب ئەم ئەنجامانەی دوژمن پوچەڵ بووەتەوە. هەروەها غازی فەیساڵ فەرماندەی هێزە خۆبەخشەکانی پێشمەرگەی یەنەکە لە مەخمور وتەی خۆی پێشکەش کرد و ڕایگەیاند بەهۆی حیزبە خیانەتکارەکانەوە زۆر دەرفەت لە دەستی گەلی کورد دەرچوون. پێویستە هەموو حیزبە شۆڕژگێڕەکانی کوردستان بە تایبەتی یەنەکە و پەکەکە و لایەنەکانی تر کۆ ببنەوە و یەکێتی نەتەوەیی بەدی بهێنن. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنیگەل هەپەگا پەیوەست بۆ گەری لایەنەی لە زاف شەید بوون ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. ڕاگەیاندراوەکەی هەپەگا بەم شێوەیە: ئەندامی فەرماندەیی گواستنەوە و ئیدارەی هەرێمەکانی پاراستنی میدیا و کۆنسەی فەرمانداری هەپەگە و هاوڕێمان ئالان ملازگر و هەروەها هاوڕێمان دکتۆر سارا توغڵاهڵدان لە 21 حوزەیرانی 2024 لە گۆڕەپانی بەرخۆدانی سیدای زاپ لە چالاکی هێرشی فیدایی لە دژی سوپای داگیرکرد شهید بوون. فەرماندەی قارەمانی فیدایی ئاپۆیی ئالان ملازگر و ژنە قارەمانی کورد دکتۆر سارا توغڵاهڵدان بۆ پاراستنی هاوڕێکانیان گیانی خۆیان کرد بە سەنگەری بەرگری. هاوڕێیانمان ئالان و سارا بە بەرخۆدانی ڕەسن و چالاکی فداکاریانەوە بۆ هەمیشە بنە ڕێبەری ئێمە. لەسەر ئەم بنەمایە سەرخۆشی خۆمان بۆ بنەماڵی بەڕێزی ئالان و سارا و گەلی وڵات پارێزمان دەردەبرین. زانیاریەکان دەربارەی ناسنامەی هاوڕێیانی شەهید بەم جۆرەیە: ئەندەر بوداژنەر بە نازناوی ئالان ملازگر لە موش لەدایک بووە و لە 21 حوزەیرانی 2024 لە زاپ شەهید بووە. هەروەها لەیلا ئایکۆت بە نازناوی سارا توغڵاهڵدان لە ئەدەنا لەدایک بووە و ئەویش لە 21 حوزەیرانی 2024 لە زاپ شەهید بووە. ڕاگەیاندنی هێزەکانی یاسایشی ناوخۆ دەربارەی شەهیدبوونی ئەندامێکیان ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ئاماژەیان بەوەدا خەزاڵ شێخ لە کاتی بە ئەنجامگەیاندنی ئەرکەکەیدا لەبەر نەخۆشی لە 15 ئاب لە نەخۆشخانەی ڕەقا شەهید بووە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە سەرساقی خۆمان بۆ بنەماڵەی بەڕێزی شەهید خەزاڵ دەردەبرین. با ڕێزداریەوە بەژنی خۆمان لە ئاستێکۆشانی فیداکاری شەهیدمان دەنوشتێنینەوە. لە پێناو مسوگەرکردنی یاسایشی تەواوی هەرێمەکەدا لەسەر ڕێگەی شەهیدانمان بەردەوام دەبین. زانیاری دەربارەی شەهید بەم شێوەیە: خەزاڵ ئەلشێخ لە ساڵی 2018 لە ڕەقا بەشداری هێزەکانی یاسایشی ناوخۆ بووە و لە 15 ئابدا لە ڕەقا شەهید بووە. ببورن بەهۆی هەڵەوە. جنگاوەرانی شەهید ئەرداڵ مستەفا یوندەمی هەبەدەها ڕایانگەیاند کە لە 13 ئابدا لە ئیستانبول لە ناوچەیەکی پیشەسازی چالاکی سابۆتاژیان ئەنجامداوە. لە ڕاگەیاندراوەکەیاندا هاتووە محاویلەکە بە تەواوی سوتاوە و بەهۆیەوە کارەبای بەشێک لە ناوچەی پیشەسازیەکە بڕدراوە. دوای ئەنجامدانی چالاکیەکە چالاکیکەران بە سەرکەوتووی جێگەیان بەجێهێشتووە. جنگاوەرانی هەبەدەها ئاماژیان بەوە داوە چالاکیەکە بۆ پیرۆزکردنی ساڵوەگەری هەڵمەتی 15 ئاب ئەنجام دراوە. یەکینەکانی وەڵامدانەوەی شەهید بەندە ئامەد لە هێزەکانی یەپەسە ژن ڕایانگەیاند کە پاسێکی سەر بە فاشیستێکیان لە ئێستانبول سووتاندووە و سەبارەت بەم چالاکیە بەیاننامەیەکیان بڵاو کردوێتەوە. لە بەیاننامەکەدا دەڵێن شەوی 4 ئابی 2024 لە گەڕێکی سانجاک تەپەی شاری ئێستانبول یەکینەی وەڵامدانەوە ئاگری لە پاسێکی گەورەی سەر بە فاشیستێک بەرداوە و لە ئەنجامدا پاسەکە سوتاوە. لە بەیاننامەکەدا هەروەها ئەوەیش ڕاگەیاندراوە کە هەر چالاکیەک کە دژی فاشیزم ئەنجامی دەدەن بۆ ئازادی و بوونی گەلەکەیانە و ئەوەش وتراوە باڕۆحی جەژنی ژیانەوەی 15 ئاب هەموو شتێکی دوژمنانی فاشیست و لایەنگریانیان دەست نیشان دەکەن و دەیکەنە ئامانج.
هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە دەربارەی مەرگی دکتۆر تاریق زیا ئەکینجی و عەلی شوکران ئاکتاش پەیامێکی سەرخۆشی بڵاو کردەوە. ڕاگەیاندراوەکەی کەجەکە بەم شێوەیە دڵگرانین بە مەرگی هەردوو وڵات پارێزی گەلی کورد و تێکۆشەر دکتۆر تاریق زیا ئەکینجی و عەلی شوکران ئاکتاش کە پێکەوە گیانیان لەدەستداوە. سەرخۆشی خۆمان بۆ بنەماڵە و کەسوکاریان و گەلی کورد دەخوازین هەردوو تێکۆشەر هاوکاریەکی گەورەی تێکۆشانی ئازادی و دیموکراسیان کرد، بۆیە لە دەستدانیان مای غەمگینی ئێمە و گەلی کوردە. دکتۆر تاریق زیا ئەکینجی هەم ئازاری سەختی گەلی کوردی چەشت و هەمیش لە بەرخۆداندا بوو لە دژی سیاسەتی نەکۆڵیکردن، تواندنەوە و قڕکردن، هەروە بەشداری ناو تێکۆشان بوو. عەلی شوکران ئاکتاشیش خەباتکارێکی گەورە و بەڕێز بوو لە سەر داوای ڕێبەراپۆ هاتە تورکیا و بۆ دیموکراتیکیکردنی تورکیا و چارەسەری دیموکراتیکانەی پرسی کورد کاری کردووە. بە ڕێزداریەوە یادی هەردوو ڕۆشنبیر وڵات پارێز و تێکۆشەر دەکەینەوە. سێهەمین کۆنفرانسی ژنانی عێراق لە ژێرناوی دروشمی بە خەباتی هاوبەشمان دەبینە دەنگی پاراستنی ژنان لە جێنوساید لە بەغدا بەڕێوەچوو کە باز لە دانان با و جێنوسایدەی دژی خەڵکی شنگال کرا. هەروەها داوای پاراستنی شنگالیان لە هێرشەکانی دەوڵەتی تورک کرد و پێشنیاری هەموارکردنەوەی یاسای باری کەسیان ڕەت کردەوە. لە کۆنفرانسەکەدا هەروەها چەخ لەسەر چڕکردنەوەی هەوڵەکانی حکوومەت بۆ ڕزگارکردنی ژنان و منداڵانی ئیزەدی کرایەوە کە تا ئێستاش هەزاران ژن و منداڵ لە چنگی داعشدان و چارەنووسیان نادیارە. هەروەها داواش کرا حکوومەتی عێراق بە فەرمیدان بە ئیدارەی خۆسەری شنگالدا بنێت. ئەمەش بە هەنگاوێکی گرنگ دەزانێت بۆ پاراستنی مافەکانی خەڵکی شنگال. لە کۆتایی کۆنفرانسەکەدا لێژنەی ئامادەکاری جەختی لە گرنگی پابندبوونی حکوومەتی عێراق کردەوە با جێبەجێکردنی ئەم ڕاستپاردانە بۆ دەستبەرکردنی پاراستنی مافەکانی ژنان و پێکاتەکانی زیان لێکەوتووی جێنوساید و دڵنیابوون لەوەی کە ئەم جۆرە کارە ساتانە لە داهاتوودا دووبارە نەبنەوە. کۆنفرانسەکە لەلایەن کۆمەڵی ژنانی عێراق و ڕێکخراوی ئوربۆ ڕۆشنبیری ژنان و منداڵان و تەفگەری ئازادی ژنانی زەدی تاژێ ڕێکخرا بوو. ئەمەش لە چوارچێوەی پشتگیری و پشتیوانی بەرفراوان لەلایەن ڕێکخراوە فەمینیستە جیاوازەکان و داکۆکی کارانی مافی مرۆڤەوە بوو. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ژمارە و چەدانەی ئاشکرا کرد کە لەلایەن دەوڵەتی تورکەوە نێردراون بۆ باشووری کوردستان. لە نوێترین زانیاریەکان زانراوە دەوڵەتی تورک 150 چەتەی دیکەی ناردوۆتە چیاکانی باشووری کوردستان. بەو پێیش کۆی ژمارەی و چەتانی دەوڵەتی تورک ناردوویەتی بە مەبەستی شەڕکردن لە دژی پەکەکە لە ئێستادا زیاتر لە 550 چەتەیە. هەروەها ڕوانگەی سووری ئاماژەی بۆ کردووە دەسەڵاتدارانی دەوڵەتی تورک بارودۆخی سەختی ژیان لە باکووری سووریا دەخۆزنەوە بۆ ئەوەی گەنجان بە پارە ڕابکێشن. ئەمەش پاڵیان پێوە دەنێ بۆ بەشداریکردن لەو شەڕانەی کە خزمەت بە ئاجنداکان دەکات لە دەرەوەی خاکی سووریا. جێ ئاماژەیە لە ساڵی 2015ەوە دەوڵەتی داگیرکەری تورک هێرشی بەرفراوانی دەست پێ کردووە بۆ سەرناوچەکانی باشووری کوردستان، بەڵام بەهۆی بەرخۆدانی گەریلاکانی ئازادیەوە تا ئێستا هیچ ئەنجامێکی نەبووە و ڕۆژانەش بە بەردەوامی سەربازی دەکوژێت و فڕۆکەکانیشی لە ئاسمانی باشووری کوردستان دەخرێنە خوارەوە. سەرچاوێکی باڵا لە وەزارەتی پێشمەرگە ڕایگەیان پڕچەکردن و هاوکاریەکانی ئەمریکا بۆ وەزارەتی پێشمەرگە بەردەوامن و نیوەی خاڵەکانی لێک تێگەیشتنی نێوان هاوپەیمانان و پێشمەرگە جێبەجێکراون کە جێگەی ڕەزامەندی هاوپەیمانان دەشڵێت پێدانی سیستەمی پەتریۆت و بەرگری بە پێشمەرگە لە کۆنگرێس قبولکراوە و بڕیاری لێدراوە، بەڵام هێشتا نەگەیشتووەتە دەست وەزارەتەکەیان. گۆڤاری فۆربس ئەمریکی لە راپۆرتێکدا ئاشکرای کرد ئەمریکا هەوڵدەدات هێزەکانی پێشمەرگەی هەرێمی کوردستان بەجیا لە حکوومەتی فیدراڵی عێراق پڕچەک بکات. بە پێی راپۆرتی گۆڤارەکە بێت ئەمریکا سەرەتای ئەم مانگە تۆپخانەی بۆ هێزەکانی پێشمەرگە دابین کردووە. لەو بارەیەوە سەرچاوە باڵاکەی وەزارەتی پێشمەرگە دەڵێت ئەمریکاییەکان دووبارەی دەکەنەوە لە کۆمەکی پێشمەرگە بەردەوام دەبن و بەو مەرجەی پرۆسی چاکسازی پێشمەرگە بەردەوام بێت. ئەمە لە کاتێکدایە لاپەڕەی فەرمی کۆنسوڵخانەی گشتی ئەمریکا ڕایگەیاندووە کەلوپەلی سەربازی گرنگبان پێشکەشی وەزارەتی پێشمەرگە کردووە و ئەوەش دەرخەری قۆناغێکی گرنگی بنیادنانی توانایی هێزەکانی پێشمەرگەیە. جێ ئاماژەیە هێزەکانی هاوپەیمانان بە سەرۆکایەتی ئەمریکا لە ساڵی 2016ەوە جگە لە دابینکردنی 20 میلیۆن دۆلاری مانگانە بۆ ئەو لیوایانەی کە ڕاستە و خۆسەر بە وەزارەتی پێشمەرگەن لە هەمان کاتدا پاڵپشتی دارایی و لۆجستیک و سەربازی هێزەکانی پێشمەرگە دەکەن بە مەبەستی یەککردنەوە و ڕێکخستنەوەیان.
میدیاکان بڵاویان کردوتەوە ئەمڕۆ لە پارێزگای دیوانیە بەهۆی پێکدادانی پاسێکی سەردانیکەرانی ئیمام حوسێن لەگەڵ بارهەڵگرێکی نەوتدا شۆفێری پاسەکە هاوڵاتیەکی عێراقی بووە گیانی لەدەستدا و سەردانیکەرێکی ئێرانیش گیانی لەدەستداوە. هەروەها 61 سەردانیکەری ئێرانی دیکە بریندار بوون. باری تەندروستی بەشێکیان ناجێگیرە. ئاماژە بەوەش کراوە هۆکاری ڕووداوەکە بەهۆی پاسەکەەوە بووە. هەروەها سەردانیکەران لە ڕێگای گەڕانەوەیان بۆ ئێران بوون بەرەو شەلەمچە دەڕۆیشتن. بەهۆی چلەی ماتەمینی ئیمام حوسێنەوە زیاتر لە 900,000 زیارەتکاری شیعە مەزهەب لە ئێران و وڵاتانی ناوچەکەوە چوونەتە عێراق. تۆم کڕۆسۆن و گوتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا ڕایگەیاند ئێستا نزیکەی 40,000 سەربازی ئەمریکی لە ناوچەی بەرپرسیارەتی فەرماندەیی ناوەندی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن. لە کاتێکدا زۆرینەی کات نزیکەی 34,000 سەرباز لە ناوچەکەدا هەن. هاوکات سابرینا سینگ گوتەبێژێکی دیکەی پێنتاگۆن بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاندووە وەزارەتی بەرگری بەردەوامە لە چاودێریکردنی ورتی دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سینگ هەروەها ئاماژەی بەوەش کردووە وڵاتەکەی هێز و توانە سەربازیەکانی لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەهێزتر کردووە بۆ بەرگریکردن لە ئیسرائیل و هێزەکانی ئەمریکا. هەروەها سینگ ئاماژەی بەوەش کردووە حکوومەتی ئەمریکا زۆر سەرنجی لەسەر ڕاگەیاندنی ئاگربەستە بۆ گەڕانەوەی هەموو بارمتەکان بۆ ماڵەکانیان و کۆتایی هێنان بە شار لە غەزە. کوتەبێژەکانی پێنتاگۆن سەبارەت بە ئاگەری هێرشی ئێران بۆ سەر ئیسرائیل ڕایان گەیاند ئێمە ئامادەیی ناوچەیمان زیاد کردووە و بەهێزترمان کردووە بۆ ئەوەی بتوانین پەیامی خۆڕاگری بنێرین کە نامانەوێت ببینین ئەم کێشەیە فراوانتر بێت بۆ شەڕێکی ناوچەی و کاتێکی ژێتە سەر هێرشەکان بۆ سەر هێزەکانمان هەمیشە ئەو ڕێو شوێنانە دەگرینە بەر کە پێویستمانە بۆ وەڵامدانەوەی. سینگ باسی لەوەش کردووە ئەگەر هەر هێرشێک بۆ سەر هێزەکانیان ڕوودا لە عێراق وێریان لە سووریا هەمیشە ئەو مافەیان هەیە کە لە کات و شوێنێکی دڵخوازی خۆیاندا وەڵام بدەنەوە. هەشتمین فستیڤاڵی چاندی کوردی بە بەشداری چەندین هونەرمەند و گروپی هونەری لە بروکسلی پایتەختی بێلژیکا تا ئامانجی پەرەدان بە چاندی کوردی دەستی پێکرد و تا 18 ئاب بەردەوام دەبێت. لە فستیڤاڵەکەدا ئەندامی تەفگەری ژنانی کورد زوبەیدە زومڕۆت وتی ئەوەی ئێمە لە ئەمڕۆدا فستیڤاڵ ئەنجام دەدەین لە سایە هەڵمەتی 15 ئابەوەیە. لە سایە ئەو هەڵمەتەوە چاند و زمانمان زیندووە. بڕیارە لە ڕۆژانی بەڕێوەچوونی فستیڤاڵەکەدا چەندین نمایشی هونەری و گۆرانی بەڕێوە بچێت. ئاژانسی ئاسمانی ئەمریکا ناسا باس لە دۆزینەوەی سەرچاوی ئاوی ژێرزەوی لە هەسارەی مێریخ دەکات. دەڵێت لە ڕێی پشکنەرێکی تایبەتەوە بووە. پشکنەرەکەی ناسا لە ساڵی 2018 کەیشتوەتە مریخ کە هەڵگری بوومەلەرزە پێوەرێک بوو و بە ماوەی 4 ساڵ لەرزینەکانی بوومەلەرزە قوڵەکانی مریخی تۆمار کردووە. لەگەڵ پێوانی ئەم لەرزینانە توێژەران توانیویانە پێکاتەی مریخ بزانن کە یارمەتی دەربووە بۆ گەیشتن بە سەرچاوە ئاویەکان. ناسا هەمان تکنیکەکانی دۆزینەوەی نەوت و گازی سەرزەوی بۆ دۆزینەوەی ئاو لە سەر مریخ بەکارهێناوە. وەک ناسا دەڵێت با گوێرەی داتاکان سەرچاوەکانی ئاو لە قوڵایی 10 بۆ 20 کیلومتر لە ڕووی هەسارەی مریخن. لە ڕابردووشدا ژمارەیەکی زۆر ڕووبار و گۆم لەم هەسارەیە هەبوون. هەرچەندە ئەمە یەکەم جارە سەرچاوە ئاو لە مریخ دەدۆزرێتەوە بەڵام پێشتر هەندێک پەڵگە دۆزراونەتەوە باس لە ئاوی بەستوو لە جەمسەرەکانی هەسارەی مریخ دەکەن. بەڕێزان گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکان هەرشاد بن.